ئەمەیە نوگرە سەلمان بەخێر بێن بۆ دۆزەخ بە پێنووسی عەلی مەحموود محەممەد. دروشمێک لەسەر دەرگای هاتنە ژوورەوە بۆ سەربازگەی نوگرە سەلمان هەبوو بە خەتێکی گەورە نووسرا بوو بەخێر بێن بۆ دۆزەخ. ئەم دروشمە باشترین دەربڕین بوو بۆ ژیانی ئەوانەی لە نێوان 2 بۆ 8 مانگدا تێیدا ژیان. هاتنەوە ژوورەوە هەبوو، بەڵام دەرچوون تەنها بۆ ئەو عەرەبانە یەکتایە بچووکانە بوو، ئەویش بۆ گۆڕستان و بۆ ناشتنی مردووەکانی ناو عەرەبانەکە. لەو زیندانە بێبایەخترین پێداویستی ژیان نەبوو. ئەوەی دەهات بۆ ئێرە کەمێک خوێندەواری هەبوو بە دەبوو بیزانی باە هێنراوە بۆ جەهەنەم. قەڵای نوگرە سەلمان سەربازگەیەکە لە سنووری نێوان هەردوو وڵاتی عێراق و مەملەکەتی عەرەبی سعودیا لە پارێزگای سەماوە، لە ناو بیابانێکی پان و بەرینی کاکی بەکاکی وشک و برنگی گەرمی ژینگە دۆزەخیدایە. بەهۆی شەپۆلی گەرمە و شەپۆلی لمەکەیەوە بە تایبەتیش لە وەرزەی ئەنفالکراوەکان تێیدا ژیان لە تروپکی دۆزەخی خۆیدا بوو، بە تایبەتیش بۆ هاوڵاتیانی کوردستان کە ئاو هەوای ناوچەکانیان فێنک و وڵاتی سەوزاییە، ئەوێ بۆیان جەهەنەمە ڕاستەقینەکە بوو. لە دەرگای سەرەکیەوە هەر دەهاتیتە ژوورەوە لە گۆڕەپانی گەراجەکە ڕیز دەکران، بە خێرایی ناو پیشە و شوێنی نیشتەجێبوونی ڕابردوویان تۆمار دەکرا. دواتر فرە دەدرایتە ناو هۆڵێکی گەورە، ئیتر مەگەر لە پەنجەرە بچووکە قایم کراوە بە شیشە ئەستورەکانەوە دەرەوەت ببینایە. ئەویش گڕای گەرماکەی وەک تارمایی نیشانی دەدا و شارۆچکە تۆزاویەکەی نوگرە سەلمان لە ناو گڕ و گەردەلولی لمدا زۆر جا شوێنەوارەکەی بە چاو نەدەبینرا. ئەو خەڵکەی لێرە بوون لە مرۆڤایەتی خرابوون، ڕێگا بە حەجاج بەرپرسی نوگرە سەلمان و دار و دەستەکەی سەدام درابوو دیلەکانی ئەنفال وا لێ بکەن لە بارودۆخێکی زۆر نامرۆڤانەدا بژین، لە جێگای زۆر قەرەباڵغدا بە بێسەرچاوە و ئاوی خواردنەوە و لە ژێر بارودۆخی برسێتیدا. دەبوو لە نەبوونی چارەسەری پزیشکی، ڕایەخ و دەستشۆر و حەمام و فێنکەرەوە و گەرمای بەتین و تەنانەت بێ ئۆکسیجێنی و دەیانگرفتی دیکە درێژە بە ژیان بدەن، ئەویش ئەگەر شانسی مانەوەیان لە ژیاندا هەبوو بە. قەڵای نوگرە سەلمان زیندانی نوگرە سەلمان کە پێشتر یەکێک بووە لەو سەربازگە قەڵایانەی لە زۆربەی ناوچەکانی کوردستان وەکو سووسێ، حەسار، قەرەبەگ، چەمچەماڵ، قوڕەتوو، ئاکرێ و نزارکێ هەن. لە کۆتایی ساڵی 1976ەوە لە سەرتاسەری عێراق دەست بە دروستکردنیان کراوە. زیندانەکە لە ماوەی 5 ساڵدا تەواو کراوە، لەسەر ڕووبەری 15,000 مەتر چوارگۆشە بنیاتنراوە. لە کۆتایی ساڵی 1976ەوە لە سەرتاسەری عێراق دەست بە دروستکردنیان کراوە. زیندانەکە لە ماوەی 5 ساڵدا تەواو کراوە، لەسەر ڕووبەری 15,000 مەتر چوارگۆشە بنیاتنراوە. لە کۆتایی ساڵی 1976ەوە لە سەرتاسەری عێراق دەست بە دروستکردنیان کراوە. زیندانەکە لە ماوەی 5 ساڵدا تەواو کراوە، لەسەر ڕووبەری 15,000 مەتر چوارگۆشە بنیاتنراوە. شێوەکەی لەسەر دیزایانی سۆڤیەتی جارانە کە لە هەر چوار لاوە دژە فڕۆکە پاراستونی. شێوەی لاکێشەیە و درێژەی 192 هەنگا و پانیەکەشی 118 هەنگاوە. بەشێک لەمانە بۆ زیندانی دیلەکانی ئێران بەکارهێنراون. جگال لە زیندانی نوگرە سەلمان سەربازگەی قەڵاکانی سووسێ و قوڕەتوو و ئاکرێ و نزارکێش کرانە ناوەندی کۆکردنەوەی ئەنفالکراوان و زۆر بەسەرهات و چیرۆکی ڕەش لەو زیندانانە هەیە، بە تایبەت لە قەڵای نزارکێ و قەڵای نوگرە سەلمان. زیندانی قەڵای سەربازگەی نوگرە سەلمان 144 کیلۆمەتر لە شاری سەماوەوە دوورە، کەمتر لە 2 کیلۆمەتر لە شاری سەلمان لە باشووری ڕۆژئاوای قەزای سەلمانیەوە. هەر بە ناوی قەزای سەلمانیەشەوە ناونراوە، کەوتۆتە ناوچەیەکی کەم دانیشتوانی پان و بەرینی خێڵەکیەوە. سەلمان بەخۆی و هەر 16 ناحیەکەیەوە ژمارەی دانیشتوانی ناگاتە 10,000 کەس، بەڵام پانتایی خاکەکەی 46,928 کیلۆمەتری چوارگۆشەیە. ئەم سەربازگەیە زیندانی بە ناوبانگی کۆنی نوگرە سەلمان نییە، وەک هەندێک وە ئاماژەی پێدەدەن کە ئینگلیزەکان لە ساڵی 1928ەوە لە سەردەستی کڵۆپاشا دروستیان کردووە. ئەمە 73 ساڵ دواتر بەعس بۆ سەربازگە دروستی کردووە. هێنانی ئەنفالکراوان بۆ زیندانەکە. زیندانەکانی ناو قەڵای سەربازگەی نوگرە سەلمان لە 3 ناوچەوە هێنرا بوون، بەڵام بە چەندین کاروان. یەکەم، لە سەربازگەی تۆبزاوەوە. سەربازگەی نوگرە سەلمان لە تۆبزاوەوە نزیکەی 674 کیلۆمەتر دوورە. ئەمانە ئەو ژن و پیاوانەی قۆناغەکانی حوتی پرۆسەی ئەنفالەکان بوون، جگە لە کۆتا ئەنفال کە تەمەنیان لە سەروی 50 ساڵەوە بووە، لەگەڵ هەموو زیندانیانەی ئەنفالی هەڵەبجەش کە پێش لێبوردنە گشتیەکەی 6 نۆی 1988 خۆیان تەسلیم کردەوە، پێکەوە بێجیاکردنەوە بۆ ئەو زیندانە گوازرانەوە. سەفەرە شومەکە لە گوندی تۆبزاوەوە بۆ سەربازگەی قەڵای نوگرە سەلمان 14 بۆ 17 کاتژمێری خایاندووە،
هەندێک جاریش تا شەو و ڕۆژێکی خایاندووە. ئۆتۆمبیلی ئەمن و ئیستیخباراتیش کەوتبوونە پێش و پاشی کاروانەکان بە بێتەلێش بەردەوام لە پەیوەندیدا بوون لەگەڵ سەرەوەی خۆیان. لا ڕێگا لە هیچ جێگایەک وەستان نەبووە، هیچ تەوالێت و دەستشۆرەیەک نەبووە، هیچ نان و ئاوێکیان بە گیراوەکان نەداوە. بە تەنگە نەفەسی و تینوێتی و برسێتی ئەو سەفەرەیان بردۆتە سەر تا ئاستی ئەوەی منداڵ لەناو ئۆتۆمبیلە سەربازیەکان بێ مامان لەدایک بووە. چەندین کەس بوراونەتەوە و لە هۆش خۆیان چوون. تەنانەت لە کاتی بردنیان بۆ زیندانی نوگرە سەلمان منداڵ لەدایک بووە و بەربۆتەوە، بەڵام هەڵیان نەگرتۆتەوە. دووهەم، بەشێک لەو ژن و منداڵانەی لە زیندانی دووبز بوون، دوو کاروانیان لە ناوەڕاستی مانگی 6 نێردراون بۆ زیندانی سەربازگەی نوگرە سەلمان. دوای ئەو دوو کاروانە ناردن بۆ نوگرە سەلمان وەستا. ناردنەکان لەوێوە بۆ گۆڕە بە کۆمەڵەکان گواسترانەوە لە ڕێگەی ناردنیان بۆ سەربازگەی تکریت. هەر ماوە و بەپێی وەختێکی دیاریکرا و کۆمەڵە پاسێکی داخرا خۆیان دەکرد بە بنکەکەی دووبزدا و ژمارەیەکی زۆریان لە گیراوەکان بار دەکرد کە بەلای کەمەوە دوو جاریان ئەو کۆمەڵە خەڵکەی ناوچەی کەلاری باشووری گەرمیان بوون. بەپێی مەزندەیەک تێگڕای نزیکەی 500 ژن و منداڵ دەبوون و گوێزراونەتەوە بۆ بەندیخانەی نوگرە سەلمان. سێیەم، ئەو ژن و پیاوە پیرانەی زیندانی تکریت تەمەنیان لە سەر و 50 ساڵیەوە بووە. ژن و منداڵیان لەم زیندانەوە بە هەمان پێوەری تۆبزاوە و دووبز نەهێناوە بۆ زیندانی نوگرە سەلمان. واتە زیندانەکانی تۆبزاوە قۆناغەکانی ئەنفال و سەربازگەی تکریت بژاردەکراون. پیرەکانیان ڕاگواستووە بۆ سەربازگەی نوگرە سەلمان. بەشێکی تۆبزاوە نێردراون بۆ دووبز. لە تکرێتیش پیرەکان بۆ نوگرە سەلمان گواستراونەتەوە. گەنجەکانیش بۆ گۆڕە بە کۆمەڵەکان. بەڵام لە قۆناغی ئەنفالکراوانی هەڵەبجەدا کە لە مانگی ئابی 88 پێش لێبوردنە گشتیەکەی بڕیاری 736 تەسلیم بوونەتەوە. هەمویان پێکەوە هێنراون بۆ سەربازگەی نوگرە سەلمان. بەپێی نامەی نەخۆشخانەی سەماوە لە ناو مردووەکاندا زیندانی 110 ساڵان هەبووە. زیندانەکانی نوگرە سەلمان کەی هێنراون و چێ بوون؟ بەپێی گێڕانەوەی زیندانیان ڕۆژی گەیشتنی یەکەم کاروانیان فالکراوان بۆ سەربازگەی تۆبزاوە دیاری دەکرێت، چونکە بەڵگە نامەی وامان لە بەردەستدانیە سلمێنەری ئەوە بێت کەی یەکەم زیندانی بۆ قەڵای نوگرە سەلمان نێردراوە. پیاوێکی خەڵکی گوندی تەپەسوورە و لە دایک بووی ساڵی 1931 دەگێڕێتەوە. دوای دەستگیرکردنەکەیان 2 ڕۆژ لە تەواری سلێمانی ماونەتەوە، 2 ڕۆژیش لە سەربازگەی تۆبزاوە، بۆ سێیەم ڕۆژ گواستراونەتەوە بۆ سەربازگەی نوگرە سەلمان کە گەیشتونەتە ئەوێ چۆڵ بووە، بەڵام پێشتر خەڵکی لێبوو و شوێنەواریان دیار بوو. بەپێی لێدوانی ئەو بێت ئێوارەی پێش یەکەم ڕۆژی ڕەمەزان گەیشتونەتە نوگرە سەلمان، واتە ڕۆژی شەممە ڕێکەوتی 16 چواری ساڵی 1988 بۆ شەوەکەی گەیشتونەتە سەربازگەی قەڵای نوگرە سەلمان. جەبار محەممەد سەڵاح خەڵکی گوندی چیمەنی جەباریە و دەڵێت دوای گرتنیان براونەتە قەرەتامور، لەوێوە بۆ چەمچەماڵ و دواتر بۆ سەربازگەی تۆبزاوە. ئەوان یەکەم گروپ بوون براونەتە سەربازگەی نوگرە سەلمان کە گەیشتونەتەوێ کراونەتە 2 هۆڵەوە، یەک بۆ ژنان یەکیش بۆ پیاوان. دوای 2 شەو کاروانێکی دیکە هێنراوە بۆ زیندانەکە، ئەویش بە هەمان شێوە دەڵێت کە گەیشتونەتە سەربازگەی نوگرە سەلمان بەپێی شوێنەوارەکانیان پێشتر خەڵکی لێبووە و هەموو پیاو بوون، ئەمانیان بردۆتە جێگەی ئەوان. بە وچەی ناوبراو مانگی ڕەمەزان خواردنی باشیان پێداون، پێشبینی دەکرێت بۆ زیندانیەکانی پێشوو بوو بێت. لە سەرەتا تا کۆتایی مانگی ڕەمەزان خواردنیان باش بووە. بەپێی وچەی ئەو سەرەتا سەربازگەکە موبەڕیدە و ئاویشی لێبووە، هی زیندانیەکانی پێشوو بوون و بەجێما بوو. تەنانەت ئەوان کشت و کاڵیشان بۆ خۆیان کردووە. سەبری عومەر ئیسماعیل لەو زیندانیانە بووە کە براوەتە قەرەتامور و دەڵێت ئێمە یەکەم کەس بووین چوینە نوگرە سەلمان. سەرەتا ژوورەکە هەموو شتی تێدا بوو، لە جلوبەرگەوە بۆ دۆڵمە و کەرەوز و هەتا دوایی. هەروەها خەڵکی ناوچەکەش لە مانگی ڕەمەزان شووتی و نانیان بۆ بردوون. ئەو دەڵێت زیندانی دیکە پێشتر لە نوگرە سەلمان بوون، ئەگەری هەیە دیلی ئێرانی بوون و 2 ڕۆژ پێشتر بۆ ئێمە چۆڵ کرابێ. کەچی هیومەن ڕایتس وۆچ مێدەڵێس وۆچ لە پەرتوکە بەناوبانگەکەی بەناوی جینۆساید لە عێراق پەلاماری ئەنفال بۆ سەر کورد بە پێچەوانی ئەوانەوە دەڵێت ئەوانەی کە یەکەم جار لە ناوەڕاستی نیساندا لە تۆبزاوەوە گەیشت بوون تەماشایان کردبوون نوگرە سەلمان تاریک و چۆڵە. هەروەها دەنووسێت چەند ساڵ بوو بە چۆڵی مابەوە و کۆچەرە عەرەبەکان مەڕ و ماڵاتیان تێدەکرد. سەر دیوارە ڕوتەکانیش تێکەڵ و پێکەڵ یا داشنامەی زیندانیە سیاسیەکانی لێنووسرا بوو، بەڵام پێدەچێت پێش زیندانی ئەنفالەکان زیندانی یان دیلی ئێران یان سەربازی عێراقی تێدا بوو بێت. ئەو زیندانە جیایە لە زیندانیە سیاسیەکان وەک بەناوبانگە. ژمارەی زیندانیان تا ئێستا
ئامارێکی ورد نەکراوە بۆ ژمارەی ئەو زیندانیانەی لە قەڵای نوگرە سەلمان و زیندانەکانی دیکەدا بوون. ئەمەش خەمساردیەکی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستان دەردەخات. هیومن رایتس وۆچ، مێدەڵێس وۆچ لە پەرتووکی جینۆساید لە عێراقدا پەلاماری ئەنفال بۆ سەر کورد پێی وایە بەندیەکان بە 4 کاروانی سەرەکی گەیشتن. سەرجەمگیراوەکانی نوگرە سەلمان لە سەردەمی ئەنفالدا پێدەچێت 6 تا 8 هزار بوو بێتن. هەرچەندە ئەو زانیاریەی کە ئەنفالکراوان بە 4 کاروان گەیشت بێت نە نوگرە سەلمان زۆر هەڵەیە. ڕاستیەکەی ئەوان 4 گروپن: تۆبزاوە دووبست. ڕاستیەکەی ئەوان 4 گروپن: تۆبزاوە دووبست، تکرێت، هەڵەبجە، نەک 4 کاروان. چونکە ژمارەی کاروانەکان زۆر لەوە زیاترن، تەنانەت ڕوونیش نییە بە چەند کاروان گەیشت بێتن. یەکێ لە زیندانی کراوان خەڵکی گوندی گۆبتەپەیە، ساڵی لەدایکبوونی 1935 لە ڕێکەوتی 2/1/2005 لە وتەی بۆ دادگای باڵای تاوانەکان دواوە و دەڵێت: ئێمە هەموودا بۆ 12 ڕۆژ جارێک ئامار کراوین. بەپێی ئەو زانیاریایی وەرم گرتووە لە سەربازەکانەوە، ئێمە ئەنفالکراوان ژمارەمان 8706 کەس بووە لە زیندانی نوگرە سەلمان. ئەو زیندانیانەی هەڵەبجە کە بردراون بۆ نوگرە سەلمان ژمارەیان 1205 کەس بووە. ئەوان زیندانیانی ئەنفالی خۆیان بە ڕێکوپێکی ئامار کردووە. پێدەچێت ژمارەی زیندانیانی نوگرە سەلمان لە نێوان 8000 بۆ 9000 هەندێکیش بە 11000 کەسی دەدەنە قەڵەم. زیندانیان ئەوانەی لەوێ بوون لەسەر ژمارەیەکی دیاریکراودا کۆکنین. سەربازگەکە چۆن بوو؟ نەخشەی ئەم سەربازگەیە وەک لە ئاسمانەوە دیارە، تەلارێکی دوونهۆمی لاکێشەییە، باکوور و باشووری کەمتر لە دووجاری ڕۆژهەڵات و ڕۆژئاواکەیەتی، وا دەردەکەوێت نزیک بە ئەندازەی یاریگایەکی تۆپی پێبێت. بە جێگەی سیرکەرانەوە چەند هۆڵ لەسەرەوە بوو بێت، هەمان ژمارەی هۆڵیش لە خوارەوە هەبووە. هەرچەندە لەمەشدا هیومن رایتس وۆچ، مێدەڵێس وۆچ کەوتۆتە هەڵەوە کە دەڵێت پاسەکان لە یەکێک لە 2 دەروازە گەورەکەوە چوونەتە ژوورەوە و لە ناوەڕاستی حەوشەیەکی پان و پۆردا وەستان کە 3 ئەوەندەی یاریگاکەی تۆپی پێی سلێمانی بوو. هەموو زیندانیەکانیشیان لە دەروازەی پێشەوە بردۆتە ژوورەوە. لایەنە فەرمیەکانی ژماردن، ناونووسین و وەرگرتن لەوێ بوون. بۆ ژمارە و قەبارەی هۆڵەکان ژمارەی جۆراوجۆر دەوترێت بە پێوتەی گیراوەکان کە هەریەکەی ژمارەیەک دەدەن: 34 هۆڵ، 24 هۆڵ، 48 هۆڵ، 56 هۆڵ و هەتا دوایی. بەپێی دیزاینی وێنەی سەرەوەش بێت 24 هۆڵ و 4 کۆمەڵ تەوالێتی سێژووری و حەمام و دەشۆری هەبووە، لەگەڵ ژمارەیەک ژوور بۆ بەڕێوەبەرایەتی و کارە کارگێڕیەکان. هۆڵە ڕقوتەقەکان هەریەکەی چەند پەنجەرەیەکی بچووکی تێدا بوو، لە قەبارەدا جیاواز بوون. بۆ قەبارەی هۆڵەکانیش کۆمەڵێک ژمارە لەلایەن زیندانیەکانەوە دەوترێن، لەوانە بردنیان بۆ نهۆمی دووەم و لەوێ 64 کەسیان لێمان خستە ژوورێکەوە کە بە ئەندازەی نزیکەی 6 جاران 8 مەتر بووە. یەکێکی دیکە دەڵێت هۆڵەکان ڕووبەرەکەیان 12 بە 24 مەتر بووە، یەکێکی دیکە دەڵێت 12 بە 12 بووە. هۆڵەکان هەموو وەک یەک نەبوون، هەبووە گەورەتر بۆ لەوەی دیکە. زیندانیەکی دیکە دەڵێت لە هۆڵەکەی ئێمە 448 کەسی تێدا بوو. بەڵام پێدەچێت بەشێک لە جیاوازی ژمارەی زیندانیەکانی ناو هۆڵەکان پەیوەندی بە خودی پێکهاتەی زیندانیەکان و ئەو جێگایەی لێوە هاتوون بوو بێت. بۆ نمونە زیندانیەکانی هەڵەبجە هەموو بەشی سەرەوەیان بۆ تەرخان کراوە، خۆشیان 1205 زیندانی بوون. زیندانیەکانی قۆناغەکانی ئەنفال زیاتر لە 5 هێندەی ئەوان بوون و خراونەتە خوارەوە. لە هەموو سوچێکی زیندانەکەشەوە قولەی چاودێری خڕ هەبووە بۆ دژە فڕۆکە کە خوارەوەی وەک گۆڕەپانێکی بچووک وا بووە. جارێکیان حەجاج منداڵەکانی لە خوارەوەی ئەو قولانە زیندانی کردووە وەک سزادان. زیندانەکە 2 حەوشەی هەبووە. حەوشە گەورەکە گۆڕەپانی دووگۆڵی تێدا بوو. 6 گۆڵەکان بۆ ئەشکەنجە و بەستنەوەی ئەنفالکراوان بەکارهێناوە. حەوشە بچووکەکە کە لە لای دەرگا سەرەکیەکەوە بوو پێی دەوترا ساحەی گەراجەکە. لەو دیوی گۆڕەپانی گەراجەکە لە ڕۆژهەڵاتی ئیستیخبارات لە ڕۆژئاوا هۆبەی پۆلیس هەبوو. هەروەها چواردەوری زیندانەکە پەرژینی تەلدڕک بوو. گەیشتن و دابەشکردنی بەسەر هۆڵەکاندا. وەک وتمان یەکەم گروپ ئەنفالکراوانی گەرمیان لە ڕێکەوتی 16 چواری ساڵی 1988 گەیشتنە نوگرە سەلمان. دوا گروپیش هەڵەبجەییەکان لە ڕێکەوتی 10 یان 12 ئۆگۆست گەیشتونەتە سەربازگەکە، واتە 4 مانگ دواتر. سەرەتا ژن و پیا و لە نوگرە سەلمان هەیوان و حەوشەکانیان تێکەڵ بوو، تەنها هۆڵەکانیان جیا بوو. دوای مانگی ڕەمەزان هەیوان و حەوشەکانیان جیا کراوەتەوە. بە بەرمیل دیوارێکیان لە نێوان هەیوانی بەردەم هۆڵەکان دروست کردووە. دوای هاتنی دوو کاروانەکەی زیندانی دووبز ئەو منداڵ و ژنانەیان لێک جیا نەکردوتەوە، بەڵکو ئەوانیان پێکەوە بردۆتە بەشی سەرەوە. بەڵام بە هاتنی هەڵەبجەییەکان کچ و ژنە گەنجەکان کە خرابوونە بەشی سەرەوە هێنایان نەخوارەوە بۆ لای ژنە پیرەکان.
ئیتر ئەنفالکراوان لە خوارەوە و ئەنفالکراوە هەڵەبجەییەکانیش لەسەرەوە بوون. دەرگاکان لە کاتژمێر دەیشەوەوە بۆ 7 بەیانی دادەخران. لە وەختی تردا گیراوەکان بە سەربەستی لە هۆڵ و بەرهەیوانەکان دەسوڕانەوە. لێ هەڵەبجەییەکان کوڕ و کچی گەنجیشیان لەگەڵدا بوو، هەموو پێکەوە بوون، ژن و پیا و گەنج و پیر و منداڵ لە یەکتر جیا نەکراوەتەوە. خۆشبەختانە ئەوان گەنجەکانیان نەبردرابوون بۆ گۆڕە بە کۆمەڵەکان و سزاکەیان سوکتر بووە. کەم ئەندامەکان لاپۆلێنکاری ئەنفالکراوان لە سەربازگەکانی تۆبزاوە و تکرێت تەنها لەسەر بنچینەی تەمەن زیندانیەکان لێکتر جیاکراونەتەوە. ئەوانەی لە 50 ساڵ بەرەو سەرەوە بوون نێردراون بۆ سەربازگەی نوگرە سەلمان، جگە لە 2 کاروانی زیندانی دووبز کە نێردراون بۆ نوگرە سەلمان و نزیکەی 1000 زیندانیەک بوون، لەگەڵ بەشێک لەوانەی تا لێبوردنە گشتێکە لە دووبز ماونەتەوە. ئەوانی دی بۆ گۆڕە بە کۆمەڵەکان نێردراون. خوار و سەروی 15 ساڵ نێر و مێ پێکەوە کۆمەڵ کوش کراون، واتە جیاوازی زۆر نەبووە لە نێوان ئەو منداڵەی بە 15 ساڵیان کەمتر دراونەتە قەڵەم. لە پۆلێنکردنی تۆبزاوە و تکرێت کەم ئەندامیش مامەڵی مرۆڤی ساخیان بۆ کراوە و گەنجەکانیان بە ناوی پێشمەرگەوە کۆمەڵ کوش کراون، پیرەکانیشیان نێردراون بۆ نوگرە سەلمان. نوگرە سەلمان زیندانی نابینە و شەل و بەخشرا و کەم ئەندامی تێدا بووە، نزیکەی 50 نابینەی تێدا بووە. لە پێشدا نابیناکان مردون بەهۆی برسێتی و نەتوانینی خزمەتکردنی خۆیان، چاویان نەیبینیوە تا خۆیان لە ئەسپێ و پیسی پاک بکەنەوە، تا گەیشتونەتە ئەوێ کرم لێیانی داوە. نەشیان توانیوە لەبەر قەرەباڵغی و پاڵەپەستە و نەبوونی بینایی ئاو و خۆراک بۆ خۆیان وەربگرن. بەردەوام تین و برسیان بوو، زۆریشیان کەسی خۆیان لەگەڵ نەبووە خزمەتیان بکەن. کێشەی ئاو ئەنفالکراوان بۆ دوجار هەرکە لە ماڵی خۆیان دەرچوون کێشەی تینوێتیان هەبووە، لە هەموو قۆناغەکانی زیندانیدا وەک سزا تین و کراون. لە ناوەڕاستی مانگی حوزەیران بەدواوە بە 2 کاروان ئەنفالکراوانی ژن و منداڵی دووبزیان کە هێناوە بۆ نوگرە سەلمان بە پێی وتەی شایەت حاڵەکان لە ڕێگەی منداڵ لە تینوێتیدا مردوون. لە ناوەڕاستی مانگی حوزەیران بەدواوە بە 2 کاروان ئەنفالکراوانی ژن و منداڵی دووبزیان کە هێناوە بۆ نوگرە سەلمان بە پێی وتەی شایەت حاڵەکان لە ڕێگا منداڵ لە تینوێتیدا مردووە. لە سەرەتا ئاوی بۆڕی لە ناو سەربازگەکە هەبووە، دەڵێن کاتێک ئاوی بیرەکەمان دەخواردەوە لێومان سپی دەبوو بەهۆی زۆری خوێی ئاوەکەوە. ئاوێکی گەرم و سوێر و تاڵ بووە، وەک دەگەڕنەوە وەک ژەهری ماروە بووە. ئەم ئاوان نەبۆ خواردنەوە و نەبۆ خۆششتن و نەبۆ جلششتن بەکار نەدەهات، تەنها بۆ ئاوڕشێنی زەوی بەکار هاتووە، وەلێ ئەم ئاوە بۆ ئەنفالکراوان نیعمەت بووە. لە پێش مانگی تەمووزەوە ئاوەکەیان گرتۆتەوە، ئیتر بە تەنکەر ئاویان لە شاری سەماوەوە بۆ هێناون. دەگەڕنەوە کە ئاوی تەنکەرەکە خراپتر بووە لە ئاوی بۆڕیەکە. تەنانەت دەڵێن لە جەژنی قوربان دڵۆپێک ئاوی سوێریشیان پێنەداوە. ڕۆژانە دووجار ئاو هاتووە، ئاوەکە لەبەر پیسی و سوێری تاڵ بووە. دەڵێن کە دەڕشا زوو دەبوو بە قەوزە، پڕ بووە لە کرم بە جەمەدانی و قوماش پاڵێویانە. لەبەر گەرمی بە کارتۆن باوەشێنیان دەکرد تا سار بێتەوە، ئینجا دەیان خواردەوە. کە ئاو هاتووە زیندانیەکان هەر هۆڵێک و 2 نوێنەری هەبووە بۆ وەرگرتن و دابەشکردنی خۆراک و زیندانیە بەهێزەکان زۆربەیان بۆ خۆیان بردووە، لاوازەکان زۆر جار دەستیان نەکەوتووە. زیندانیەکان هەندێک جار لەسەر ئاو لە یەکتریان داوە، وەک دەگەڕنەوە جاری وە هەبووە ئاویان لە دۆلکە و سەتڵدا دەهێنا، لە یەک کادا چەندین کەس سەریان دەخستە ناو سەتڵەکەوە و بۆ ئاو خواردنەوە دەبووە ڕاکێش و ئاوەکە لە نێواندا دەڕژە. ئەم ئاوە پیسە سەرچاوی سەرەکی بەشێک لە نەخۆشیەکان بووە لە زیندانەکە. لە هەمان کاتدا ئاوفرۆشیش پەیدا بووە، شۆفێری تەنکەرەکان ئاویان بە زیندانەکان فرۆشتووە، سەتڵێک ئاو بە 4 دینار فرۆشراوە. ئەی خواردن چۆن بووە؟ وەک وتمان سەرەتا لە مانگی ڕەمەزان خواردنیان داوە بە ئەنفالکراوانی زیندانی سەربازگەی قەڵای نوگرە سەلمان. هەرچەندە یەکەم ڕۆژی ڕەمەزان بۆ پارشێ و هیچیان نەداوە پێیان بیخۆن، بەڵام ئەو مانگە سەر تاپا تاکو ڕەمەزان تەواو بووە خواردنیان باش بووە. تەنانەت خەڵکی ناوچەکەش لە مانگی ڕەمەزان شووتی و نانیان بۆیان بردووە. لەو ماوەیەدا برنج و شلە و جارجارە گۆشت و مێوەش دراوە پێیان. کاروانێکی ئەنفالکراوانی ئۆپەراسیۆنی ئەنفالی 4 کە خەڵکی بناری خاڵخاڵان و شێخ بزێنی سەر و کۆیە و ناوچەکانی ئەنفالی 4 بوون، 3 ڕۆژ پێش جەژنی ڕەمەزان گەیشتونەتە نوگرە سەلمان. ئەوژنەی لە تەقتەقکە منداڵەکەی گریاوە و بەو هۆیەوە دۆزراوەتەوە لەگەڵ ئەو کاروانە بووە و دەڵێت ئەو 3 ڕۆژە تەماتە و باینجان و برنجی وەرگرتو و لێی ناوە. دواتر خواردن گۆڕاوە بۆ سەمونی وشک و ئاوی سوێر. کە ڕەمەزانیش تەواو بوو، شلە و برنج و خۆراکیش تەواو بوو. ئەمە وای کرد دوای ڕەمەزان زیندانیەکان لە برسان بکەونە دەرهێنانی کۆنەنانی بەکەڕ و پیسی ناو بەرمیلی پاشماوەکانی پێشووتری خۆیان.
ڕۆژانە هەریەکەی نیوەڕوان 2 بۆ 3 سەمونی بچووکی بێخوێی بۆری ڕق و ئاوی خوێواوکیان داوە پێیان بۆ تەواوی ڕۆژەکە لەبەر بێخوێی سەمونەکانیان بە خوێوە خواردووە یان بەهۆی ڕقی کوتاویانەوە ئەو جا خواردویانە یاخود دواتر کە ئاوە تەماتە پەیدا بووە بە ئاوە تەماتە خواردویانە. ئاوە تەماتە و پیاز بە لەزەترین خۆراکیان بووە تەنانەت لە جەژن خواردنیان نەداوە پێیان ئەمە وای کردووەسکی خۆیان تند لە برسان بگوشن بۆ ئەوەی خەویان لێ بکەوێت. بەهۆی خراپی خواردن و کەمی ئاوەوە ژنان شیریان نەبووە شیری قوتوش نەبووە داوای شیریان بۆ منداڵە ساواکانیان کردووە بەڵام پێیان نەداون بەو هۆیەشەوە زۆربەی منداڵان لە برسان مردوون. حەنیفە فەتاح عومەر بە ڕەگەز عەرەب ئەنفالکراوی گەرمیان منداڵێکی کچی بووە بۆی ناوکی بڕیوە لە توالێت بەڵام منداڵەکەی داوەتە سەگ بیخوات لە نوگرە سەلمان لەبەر برسێتی و نەبوونی شیر. فرۆشتنی خۆراک سەرەتا شت فرۆشتن نەبووە لە سەربازگەکە تەنها ئەو خواردنەی دراوە بە زیندانیەکان هەبووە. فرۆشتنی خۆراک دوای نزیکەی 3 مانگ پەیدا بووە واتە لە ناوەڕاستی تەمووزەوە پەیدا بووە دوای هاتنی ژن و منداڵەکانی دووبز. بە ماوەیەک پاسەوان و شۆفێری تەنکەرەکان بۆ قازانجی خۆیان کەوتونەتە هێنانی شتومەک و خۆراک بە پارەیەکی زۆر کە دەهێندەی نرخی بازار گرانتر بووە. خزمێکی حەجاژیش یەکێک بۆ لەوانەی خواردنی بە زیندانیەکان فرۆشتووە تا گەیشتە ئەوەی لە ناو سەربازگەکە چەندین وردە بەقاڵیش پەیدا ببوون بە جوملە خواردن و پاکەتیان لێیان دەکڕیەوە و بە قازانج دەیان فرۆشتەوە بە زیندانیەکانی دیکە. نرخی شتومەکەکان زیاتر لە دەهێندەی نرخی بازار بووە. کیلۆی ڕۆن لە 3.50ەوە فرۆشراوە بە دینار و نیوێک تا 2 دینار. پیاز سەرکی بە دینارێک و زیاتریش. ئاوی تەماتە بە زیاتر. برنج کیلۆی لە 125 فلسەوە بۆ 2 دینار و بەرەو سەروتر. شیری قوتو و پاکەتی جگەرە و شەربەتی وشک و تەنانەت برنج و شەکریش بە فەردە فرۆشراوە. برنج و ئاوە تەماتە و جارجارە گۆشتیش هەبووە بۆ فرۆشتن بەڵام کێشەی لێنان هەبووە نەبوونی ئاگری کێشاس بای کوڵاندن نەبووە تەنها بای گەرمکردنێکی کەم هەبووە ئەویش بە پارچەپەڕۆی دامێنی کراس و کەوە و جلی ژێرەوەی ژنانی کورد ئەنجامیان داوە یان لە دەرەوە پوش و پەڵاشیان کۆکردۆتەوە هەندێکیش باس لە بوونی تەباخێکی غازی یەکچاو دەکەن لە ناو قەڵاکە. ئەوەی پارەی نەبووایە لە نوگرە سەلمان وەزعی خراپ بوو نەی دەتوانی شت بکرێت کەس قەرزی بە کەس نەداوە و هەش بوو بێت زۆر کەم بووە. هەندێک لە زیندانیەکان ناچار بوون جل و بەرگی بەری خۆیان بفرۆشن بۆ کڕینی خۆراک. زۆربەی ئەوانەی کە مردوون ئەوانە بوون پارەیان پێ نەبووە. هەندێک لە زیندانەکان پارەیان پێبووە چونکە لە هەموو قۆناغەکان گیرفانیان گەڕاون و ئەوەی پێیان بۆ لێیان سندووە بەڵام لە سەربازگەی تۆبزاوە بەڵگەنامە و پارەکانیان لە پیرەکان نەسەندووە بۆیە بەشێکیان پارەیان پێ مابووە لە نوگرە سەلمان. ئەشکەنجەدان لە هۆڵی گەراجەوە کە تازە ئەنفالکراوانیان بۆ هێناوە تا ڕۆژی گەڕانەوە لەو زیندانە بەردەوام بوو و چەندین کەس بە لێدان مردوون. پیاوێک خەڵکی کەریم باسان بووە عەبدی ناو بووە و نەخۆش بووە لە کاتی ناو خوێندنەوە ناوی باوکی نەوتووە بەدار کوشتویانە. نابیستێکی هاواری لای هەڵەبجەش گوێی لێ نەبووە ناوی خوێنراوەتەوە بە هەمان دەردبراوە. شێخ ساڵح شێخ نەسرەدین هاوڵاتی گوندی سماقەی سەر بە قەزای تەقتەق بە لێدان مردووە لە نوگرە سەلمان. ڕۆژانە لێدان بە کێبڵ دیاردە بووە تەنانەت وەک زیندانیەکان دەیگێڕنەوە منداڵی 4 ساڵان بە لێدان کوژراوە. لە مانگی تەمووز و تەمووزی سەلمان مرۆڤیان بە ئامودی دووگۆڵیەکەوە لە بەرخۆرەتە و بەستۆتەوە لە بەرگەرما پێست بە گیانیەوە نەماوە. کێبڵ وەشاندن و فەلاقەکردنی کەسانی بەتەمەن بەخشرا و منداڵ و ژنان ڕۆژانە بەردەوام بووە تا مردن. حەجاج بە گەرمای مانگی تەمووز لە کاژێریەکی نیوەڕۆوە تا 4 عەسر خەڵکەکەی دەهێنایە بەرخۆرەتاوەکە وەک شێوازێک لە ئەشکەنجەدان. لەو زیندانە زۆر شێوازی ئەشکەنجە و سوکایەتی بە پیاوەکان کراوە کە خێزانەکان لە یەک جیاکراونەتەوە بە بەرمیل و سیمبین کراون. لەسەر ئەوەی پیاوەکە چۆتە لای خێزانەکەی بۆ بینینی چەند خولەکێک لە پیسایی سەر ئاوەکانیان وەرداوە لە کاتێک ئاو و جلوبەرگی زیادەی نەبووە. ئەشکەنجەدانی جەستەیی و ئەشکەنجەدانی دەرونی و شکاندنی زیندانیان بەردەوام بووە. پیسی و ئەسپێ بەهۆی پیسی ژوورەکان و نەبوونی پاکەرە و ئاو و قەرەباڵغی زۆر نەهاتنە ژوورەوەی خۆرەتا و نەشوشتنی خۆیان و جلوبەرگەکانیان بۆتە هۆی ئەوەی ئەسپێ لە ناو زیندانەکەدا پەیدا ببێت. بە جۆرێک جگە لەوەی لە زیندانیەکانی دابوو و هەراسانی کردبوون وەک دەگێڕنەوە لەسەر زەویەکە ئەسپێ ڕێی کردووە بە گسک ڕایان دەماڵی. ئەسپێ جگە لەوەی مرۆڤ هەراسان دەکات هاوکات هۆکاریشە بۆ گواستنەوەی چەندین نەخۆشی. هەروەها تەوالێتەکانیش زۆر پیس بوون. پیسایی تیایدا پەنگی خواردۆتەوە. دوای چوونە سەر ئاو دەست شوشتنەوە نەبووە. جارجارە ئەوانەی پارەیان نەبووە لە بەرامبەر پارەیەکی کەم پاکیان کردۆتەوە.
ڕۆژە ترسناکەکە بەردەوام دەرد و نەخۆشی لە سەربازگەکە هەبووە، بەڵام پزیشک و داو دەرمانی چارەسەری نەبووە، چونکە خەڵکانێکی لاواز و بەتەمەن لێرەدا کۆکرابوونەوە. وێڕای پیسی و خراپی خواردن و خواردنەوە نەبوونی چارەسەر لە داو دەرمان بۆیە بەردەوام نەخۆشی و مردن ڕۆژانە هەبووە. بەهۆی خراپی خۆراکەوە شەو کوێری زۆر بووە، بەهۆی کەم ئاویشەوە پێست و شک بۆتەوە، تیفۆید و حەمەماڵتا و کۆلێراش بڵاو بۆتەوە. نابینەکان بەهۆی نەبوونی بینایی و نەتوانینی خزمەتکردنی خۆیانەوە سەرەتا ئەسپێ و کرم لەوانی داوە. هەروەها لە زۆر حاڵەتدا بەهۆی چارەسەرەکانەوە زیندانیەکان مردوون. بۆ نمونە ژنێک دەگێڕێتەوە کە دەرزیان لە منداڵەکەی داوە، بەڵام ناودەمی ڕەش بۆتەوە و بەو هۆیەوە مردووە. دوای هاتنی هەڵەبجەیەکان بە تایبەت لە نامەی نەخۆشخانەی سەماوەی تایبەت بە مردن دەردەکەوێت کە ڕێکەوتی 19 ساڵی 1988 ژمارێکی زۆر هاوڵاتی مردوون. ئەوان دەڵێن لەو ڕۆژەدا بەهۆی ئاوەکەوە هەموو تووشی ڕشانە و سکچوون بووین. چاومان وڵ بوو، دەردەکە وابوو کە تەڕایی لە جەستەدا نەدەما ئەگەر ئەو نەخۆشیە بیگرتبای ئەوە بە 20 خولەک دەیکوشتیت. لە ڕۆژی مردنە زۆرەکە کەس نەیوێراوە بچێ بەلای تەرمەکاندا کە لە ناو سەربازگەکە لە هەموو کونج و لایەکی سەربازگەکە تەرمەکان وەک تارماییەکی ترسناک کەوتبوون. ئەو ڕۆژە ترسناک بوو، مەرگ باڵی بە سەربازگەکەدا کێشا بوو، ڕاکردن لەو ڕۆژەدا ئەستەم بوو. ئەو ڕۆژە دوای هاتنی تیمی تەندروستی لە شاری سەماوەوە هەریەکە لە نەخۆشەکانیەکی 2 حەبی سکچوونیان پێدان. سەرەتا زۆریان ترسان و نەیان خوارد، وایان زانیوە دەرمان خواردیان دەکەن. هەرچەندە لەو کاتەدا نزیک 2 هەفتە بوو لێبوورنە گشتەکەش درابوو. ئەو ڕۆژە تاکتاکە خەڵکیان بردبوو بۆ نەخۆشخانەی سەماوە و هۆڵەکەشیان لە نهۆمی سەرەوە لە ناو هەڵەبجەیەکان چۆڵ کرد و تەرخانیان کرد بۆ چارەسەری بەپەلە. مغازیان بۆ هەندێک نەخۆشی مەترسیدار بەستووە کە هەموو لەشیان وشک ببوو. ترساون دەردەکە بگوازرێتەوە بۆ دەرەوە. تیمێکی پزیشکیان لە سەماوەوە هێناوە بۆ چارەسەرکردن. یەکێک لەوان کەسێک بوو بە ناوی سادات محەممەد سەرحان عەبدولموتەلیب کە پزیشکی یاریدەدەر بوو، خەڵکی دوومیاتی میسر بوو. ئەو لەگەڵ نەخۆشەکان مامەڵەیەکی مرۆڤانەی کردووە. دەستدرێژی سێکسی یەکێک لەو زیندانیانەی کە کاری چێشتخانەی بۆ حەجاج و ئەمنیەکان و هاوڵانی کردووە خۆی لە ئەنفالکراوانی هەڵەبجە بووە. ژووری حەجاجیش لەسەرەوە بووە، دەڵێت چەند کچە گەنجێکی ئەنفالەکانیان جیا کردبەوە، دەستدرێژیان دەکردە سەریان. هەروەها چەند ژن و پیاوێکیان بۆ کاری سوغرا دانابوو بۆ خزمەتی خۆیان، خواردنیان پێلێدەنان و خزمەتی تایبەتی خۆیان پێدەکردن. وێڕای ئەوە کاریان بە منداڵەکانیش کردووە. هەروەها زیندانیەکان دەگەڕنەوە کچی سکپڕی بچووک لە نوگرە سەلمان هەبووە. مەراسیمە ئاینیەکان حکوومەت لە کاتی ڕەشبگیری ئەنفال دەستی لە گرتنی پیاوانی ئاینی نەپاراست، بۆیە ژمارێک مەلاکەوتنە سەربازگەی نوگرە سەلمانەوە. فەقێکانیش لە تۆپزاوە و تکریتەوە نێردران بۆ مەرگ. لە هۆڵەکان مەلا هەبوو بەیانیان بانگی داوە و پێشنوێژی بۆ زیندانیەکان بەبێت دەستنوێژ و بەرماڵ کردووە. تەنانەت نوێژی جەژن و هەینیشیان بە جەماعەت کردووە، چونکە بەرماڵ و ئاویان بۆ دەستنوێژ دەست نەکەوتووە، بۆیە زۆربەی جارەکان تەیەمومیان کردووە و نوێژیان لەسەر جلوبەرگ و جەمەدانی و پشتێندەکانیان ئەنجام داوە. تەنانەت لە بۆنە ئاینیەکان لە بری قوربانی هەندێکیان لە برسێتی و نەبوونی شەکر و برنجیان کردوتە خێر و بەسەر زیندانیەکاندا دابەشیان کردووە. مردن وەک دێوەزمەکەی نوگرە سەلمان مردن دێوەزمەی ئەنفالکراوان بوو لە زیندانی نوگرە سەلمان. هەڵەبجەیەکان کە دەگەنە زیندانەکە دەگێڕنەوە. ئەنفالکراوان هەموو ڕەنگی مەرگیان لێنیشت بوو، دیمەنیان ترسناک بوو، هەموو پێستیان ژەنگاوی وشک بوو، نەخۆشی پێستیان گرتە بوو. لەگەڵەوەشدا کەمخۆری و نەخۆشی و گڕی گەرما برستی لێبڕی بوون. گەرمای ئەو بیابانە، مانەوەی شەو و ڕۆژ لەو هۆڵە گەرمانە بێ ئامێری فێنکەرەوە و ئاو نەبوونی کزەیەکی با هەموویانی وێران کردبوو. لە بەرگەرما یەک پارچە هاوار و زریکە و گریان بوو لە هۆڵەکاندا. لەو زیندانە ترسناکەدا لە توالێتدا منداڵ لەدایک بوو. ژن هەبوو لەسەر منداڵ گیانی سپاردووە و منداڵەکە هێشتاش لە ژیاندا ماوە. هیومن رایتس وۆچ مێدەڵس وۆچ لە پەرتووکەکەیاندا دەنووسێت عەبدولقادر کارێکی زۆر باشی کردووە کە ژمارەی مردوەکانی تۆمار کردووە. تا سەرەتای ئەیلول کە لە بەندیخانە ئازاد کراوە 517 قوربانی بارودۆخی نامرۆڤانەی نوگرە سەلمانی سەرژمێر کردبوو. لە ڕاستیدا زانیاریەکە بەشێکی هەڵەیە. سەرەتا ئەیلول هیچ زیندانیەک لە سەربازگەی نوگرە سەلمان ئازاد نەکراوە. لە ڕێکەوتی 1990 بڕیاری لێبوردنەکە لە ڕۆژنامەی وەقاعی عێراقی بڵاو کراوەتەوە. دوای ئەوە دەستکراوە بە ئازادکردنی زیندانیان. ئەوانیش دوای دەستپێکردنی پرۆسەکە هەفتەیەک بۆ زیاتریش لە سەماوە ماونەتەوە. جگەلەوەی شەوێکی دیش لە تۆپزاوە ماونەتەوە.
واتە ئازادکردنیان یەکەم کاروانی ئەنفالکراوان لە سەربازگەی نوگرە سەلمان کەوتۆتە کۆتای سێپتەمبەر و سەرەتای مانگی ئۆکتۆبەرەوە. زۆر بەشیان لە مانگی ئۆکتۆبەردا بووە. شاید حاڵێکی دیکە دەڵێت فەقێ عەلی خەڵکی گوندی چەوری یادداشتی 850 کەسی کردووە لە نوگرە سەلمان کە شەهید بوون. شاید حاڵێکی دیکە دەڵێت فەقێ عەلی خەڵکی گوندی چەوری یادداشتی 850 کەسی کردووە لە نوگرە سەلمان کە شەهید بوون. یەکێکی دیکە لە شاید حاڵەکانی ناو نوگرە سەلمان ژمارەی شەهیدەکان بە 779 دەداتە قەڵەم. زیندانیەکی جەلەمۆردی دەڵێت لە نوگرە سەلمان ڕۆژێک بەهۆی ئاوەوە 18 کەس شەهید بوون. فازڵ حەمەمەولود جەلەمۆرد و غەفور خەڵکی گوندەکەیان لەو شەهیدانە بوون. ئەو دەڵێت کۆی گشتی تا ئێمە لەوێ بووین 770 کەس شەهید بوون. شاید حاڵێکی دیکە دەڵێت 355 کەس لە نوگرە سەلمان مردوون. یەکێکی دیکە دەڵێت 360 کەس. بۆیە ژمارەیەکی دیاریکراو نییە، بەڵام تۆمارکردن و ساختکردنەوەی شەهیدەکان کارێکی قورس نییە، دەبوایە لەلایەن حکوومەتی هەرێم و عێراقیش بکرابایە. خۆشبەختانە هەڵەبجەیەکان ئاماری شەهیدەکانی خۆیان کردووە لە زیندانی نوگرە سەلمان. ژمارەیان 71 کەس بووە، 61یان ناویان زانراوە. نەخۆشخانەی نوگرە سەلمانیش لیستی ناوی 93 کەسی لابووە لە شەهیدەکان. ئەوانەی نەخۆشخانە یادداشتیانی کردووە تەمەنیان لە 4 مانگەوە بۆ 110 ساڵ بووە. 40 کەسیان تەنها لە ڕێکەوتی 19 ساڵی 1970 شەهید بوون. ئەوانی دیکەش لە ماوەی ڕۆژانی 14/6/88 بۆ 19/9/88 شەهید بوون. ناشتنی شەهیدەکان و مەڕاسمی ئاینی هەر لە ڕێگای هێنانی زیندانیەکانەوە بۆ نوگرە سەلمان مردن هەبووە، بەڵام دوای هاتنی گەرما لە کۆتایی ئایارەوە بووە بە دیاردا. لەگەڵ هاتنی ژن و منداڵەکان لە دووبزەوە زۆر زیادی کردووە. بە هاتنی هەڵەبجەیەکان و بڵاوبوونەوەی تیفۆئید و گرانێتە و حەمەماڵتە و شەوکوێریش ڕێژەکەی یەکجار بەرز بۆتەوە. بەهۆی نەبوونی خزمەتگوزاری پزیشکیەوە مردنی ژنان لەسەر منداڵبوون زۆر ڕوویداوە. لە نمونە دانای بابا عەلی کە منداڵێک بوو 20 ڕۆژیە، دایکی بەسەر لە دایکبوونیەوە مرد. کوشتن بە لێدانیش نمونەی زۆرە لە منداڵی بەرباوەشەوە تاقیری دەکات. لە نوگرە سەلمان مەڕاستمی پرسە و شیوانکردن بۆ مردووان قەدەغە بووە کە شیوەنیان کردووە چوونەتە گیانی کفن نەبووە سەرەتا. کە ڕزگار نەجمەدینی تەمەن 12 ساڵانە مردووە کە شیدەی حاجیەکیان لێ ئاڵاندووە لە جیاتی کفن. زۆر جاران مردووەکان بەتانی و پارچە قماشی مردووەکەیان لێیان ئاڵاندووە و لە بری کفنکردن. بۆ مردو شوشتن بە قوتووی ئاوە تەماتە ئاویان لە زیندانیەکان کۆکردوتەوە و دواتر کە شت فرۆشتن پەیدا بووە لە دوای جەژنی قوربانەوە کفن پەیدا بووە. ئیتر کفنێکی کەم بۆ زۆربەی مردووەکان دابین کراوە. کفن فرۆشیش لە ناو زیندانەکە پەیدا بووە و هەندێک لە زیندانیەکانیش کفنیان کڕیوە و لەبەریان کردووە وەک ئاماژەی ئەوەی ئامادەن بۆ مردن. مردووەکان کفن دەکران و دەشۆردران. سوچێک لە ناو سەربازگەکە بۆ کۆکردنەوەی تەرمی مردووەکان دانرا بوو. هەفتانە تەنها ڕۆژی شەممان مردووەکانیان بە عارەبانەیەکی بچووک دەبردە دەرەوە بۆ ناشتن. لەبەرەوەی ئەنفالەکان بێهێز بوون، زۆر جار هەڵەبجەیەکان مردووەکانیان دەناشت. ئەوان تازە هاتبوون، هەم کوڕی گەنجیان لەگەڵدا بوو و پارە و خۆراک و شتومەکیشان لەگەڵ خۆیان هێنا بوو. هەر بۆیە کەمتر برسی و نەخۆشی و گەرما پێیان بردبوو. زەویەکە ڕق بووە و نەتوانراوە بەدەست زۆر قوڵ بکرێت بۆ هەڵکەندنی گۆڕ. شاخی ڕەقەن بووە، بۆیە سەگەکان دواتر تەرمەکانیان دەرهێنایە و دەیان خوارد. دایک منداڵی خۆی دەبینی بەدەم سەگەوە. بۆیە دواتر هەفتەی جارێک شۆفڵ هاتووە لە سەماوەوە گۆڕەکانیان بۆ قوڵایی نزیک مەترێک وەک خەتێکی درێژ هەڵکەندووە. دوای ئەوەی پڕکراون لە تەرم خۆڵی کردووە بەسەر تەرمەکاندا بۆ ئەوەی سەگەکان ڕووفاتەکان دەرنەهێنن. هەرچەندە لەسەر داوای زیندانیەکان سەگە ڕەشەکە کوژراوە. ئەوجا شۆفڵەکان خەتێکی دیکەیان لێداوە بۆ گۆڕی نوێ. گۆڕستانی ئەنفالکراوان لە ڕۆژهەڵاتی سەربازگەکەوە بوو بە دووری چەند سەد مەترێک لە سەربازگەکەوە. گۆڕەکان هیچ شوێنەوارێکی دەستنیشانکراویان نەبووە تا لە ئێستادا بناسرێنەوە. هەرچەندە مەلای زیندانی هەبووە لە نوگرە سەلمان، بەڵام ڕێگای تەڵقین خوێندن و نوێژی مردوو پرسە نەدراوە مەگەر بەنهێنی. تەنها چەند کەسێک لەگەڵ مردووەکان چوون بۆ ناشتنیان و بە خێرایی گەڕاونەتەوە. لێبوردنی گشتی دوانیوەڕۆی ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 6/9 ساڵی 88 بڕیاری لێبوردنی گشتی بە ژمارە 736 دەرچوو، بەڵام بڕیارەکە نەچووە بواری جێبەجێکردنەوە بۆ زیندانیانی نوگرە سەلمان تا لە ڕۆژنامەی وەقای عێراقی ژمارە 3220 لە ڕۆژی 19/9/88 بڵاو نەکرایەوە. بۆیە لە دیدار لەگەڵ زیندانیەکان هەمویان باس لەوە دەکەن لە ڕێکەوتی 20/9/88 هەواڵی لێبوردنە گشتیەکە دەگاتە ناو زیندان. بەرتیلدان بۆ ئازاد بوون.
لە دوای ڕۆژی سێشەممە 20 ئەیلولی ساڵی 1970 دوای ئەوەی بڕیاری لێبوردنی گشتی ژمارە 736 چۆتە بواری جێبەجێکردنەوە، هەفتەی کاروانێک لە زیندانیەکان ئازاد کراون. هەر کاروانەی 400 بۆ 500 کەس بوون. بۆ پێشخستنی ناو بۆ دەرچوون، ئەوانەی پارەیان زێڕیان پێبووە بەرتیلیان داوە. بە تایبەت هەڵەبجەیەکان وەزعیان باشتر بووە لە ئەنفالەکان. زێڕ و پارە بەخشراوە بە حەجاج بۆ پێشخستنی ناوەکانیان. یەکەم جار زیندانی ناو ئەو هۆڵانەی لە پێشەوە بوون لەگەڵ نابینە و کەم ئەندام و نەخۆش و منداڵە نەخۆشەکانیان ئازاد کردووە. بۆ کاروانی یەکەم بەشێکی زۆر لە زیندانیەکان نەیانوێراوە ناوی خۆیان بنووسن بۆ ئازادکردن. ترساون لە مەرگ بەتایبەت فڕیاندەنە دەریاوە. بە پێچەوانەوە هەندێکی دیکە دڵیان خۆش بووە لە نوگرە سەلمان بیان بن ئەگەر بۆ زیندە بەچاڵکردنیش بوو بێت. هەرچەندە پیاوانی باز و تویانە دەردەچن و دەچنەوە لای کوڕ و پیاوەکانتان، بەڵام زیندانیەکان ترساون لەو هەواڵە. قادر سدیق هاوڵاتی ناوچەی ئەنفالیە کە یەکەم کاروان بەرکەوتووە بەهۆی ئەوەی لە هۆڵەکانی پێشەوە بووە، دەڵێت ڕێککەوتەکەی لە 29 ساڵی 88 بوو ئازادیان کردین. ئەنفالکراوان دوای بردنیان لە سەربازگەی نوگرە سەلمان 2-3 ڕۆژ بەشێک دەڵێن هەفتەیەک، هەندێکیش دەڵێن 2 هەفتە لە ناو شاری سەماوە ماونەتەوە. ئەو ماوەیە خواردنی باش و خۆشوشتنیان هەبووە. پشکنینی پزیشکیان بۆ کراوە. لە بازاڕیش نوێنەرەکانیان شتیان بۆ کڕیوە. هەر 100 کەس نوێنەرێکیان هەبووە. ئەمەش بۆ ئەوەی شوێنەواری ئەو مەرگەساتە بە سیمایانەوە نەمێنێت و کەڵکی برنەوەیان بۆ ناو خەڵک هەبێت. هەموو ڕۆژێک کاروانی ئازادکردن نەبووە. هەفتەی جارێک بووە یان زیاتر. هیچ کات 2 کاروان لە شاری سەماوە و سەربازگەی تۆپزاوە تێکەڵ نەبوون و پێناچێت ڕۆژێکی دیاریکراو هەبوو بێت بۆ ئازادکردن. یەکێک دەڵێت 27 دا ئازادکراین کە دەکاتە ڕۆژی پێنجشەممە. یەکێکی دیکە دەڵێت 19 دوانزە کە دەکاتە دووشەممە. یەکێکی دیکە وتی سێشەممە 29 ئەمەش واتە بە جیاجیا ئازادکراون. ڕۆژی دووشەممە 19 دوانزەی 88 کاروانی پێش کۆتایی دەهێنرێنە ناو شاری سەماوە. 2 هەفتە لەوێ دەمێننەوە. ڕۆژێکیش لە ڕێگە و ڕۆژێکیش لە سەربازگەی تۆبزاوە، کەواتە بەربوونیان کەوتۆتە سەرەتای ساڵی 1989. زیندانیان لەسەر ئەم زانیاریانە کۆگنین. لە کاتی ئازادبوونیش لە کاتی هاتنەوە لە نوگرە سەلمان پیاوێک لە ڕێگا شەهید بووە و لە ئۆتۆمبیلەکە بەریانداوەتەوە و تویانە لەسەر شارەوانیە بینێژن. ئێمە نایبینەوە، ئەوان دەینێژن. لە ڕێگای بەربوون ژمارەیەکیان لێ مردووە، مردوش هەبووە. خاوەنەکەی دەنگی نەکردووە تا گەیشتۆتەوە کوردستان و لەوێ ڕایگەیاندووە مردووە بۆ ئەوەی ڕووفاتەکەی ببەنەوە. چەند کەس گەڕاونەتەوە. سەرژمێریەکی ئازادکراوان و شەهیدەکانی نوگرە سەلمان سانابوو. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بیکردوە وەک بە نافەرمی بڵاوکراوەتەوە بگشتی نزیکەی 6400 کەسیان گەڕاونەتەوە و لە ئەنفال ڕزگاریان بووە. هەڵەبجەیەکان 1152 کەسیان نێردراوە بۆ نوگرە سەلمان، لەو ژمارەیە 71یان لەوێ شەهید بوون، ئەوەی دیکە گەڕاونەتەوە. گەڕاوەکانی ئەنفال سەیەکیان پیاون و زیاتر لە 180یان تەمەنیان لە 10 ساڵ کەمتریان لە 6 ساڵ زیاتر بووە. زیاتر لە 100دەیان لە نوگرە سەلمان گیانیان بەخت کردووە بەهۆی ئەشکەنجەدان و کەم خۆراکی و نەخۆشیەوە. حوسێن ڕەشید و سەدام حوسێن لە کاتی دادگایکردنیان باسی ئەوەیان کردووە. ئەم حەجاجە هەر ناوی دووبارە دەبێتەوە. معقولە بەم هەموو پارە و ئەم کات و دەسەڵاتە نەزانرا کێ و نەدۆزرایەوە؟ معقولە بەڕێوبەری هەردوو سەربازگەی تۆبزاوە و نوگرە سەلمان نەدۆزرانەوە؟